بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوم کاتتان باش. من ئەسعاد ڕستەمیم خۆشحاڵم کە لە یەکێکی تر لە زنجیرە بەرنمەکانی کۆمەڵە هەڵسوڕاوانەوە دینە ماڵی ئێوەی خۆشەویست. ئازیزان لەم ڕۆژانەدا بەهۆی بارودۆخی سیاسی کە بەهۆی دیارە هەلومەرجێکی سیاسی دیاریکراوە کە لە کۆمەلگای ئێمەوە بە بۆنەی جەنگ و بە بۆنەی ئەو ناڕەزایەتیانەی کە لە چەند ساڵی ڕابردووە لە کۆمەلگای ئێران و بە تایبەت لە کوردستانە لە نێوان خەڵک و کۆماری ئیسلامیدا ڕووی داوە، کۆمەڵێک تەوەری سیاسی تایبەت هاتووەتە بەرەوە. یەکێک لەوانە بەهۆی ئەو بارودۆخە سیاسیەوە زۆر باس لە یەکگرتووی هێزە سیاسیەکان دەکرێت. گرنگترینی ئەم باسانە باسکردنە لەسەر هاوپەیمانی کوردستانی و هەروەها ناوەندی دیالۆگی ملی و هەروەها سەبارەت بە یەکگرتووی هێزە چەپۆ سۆسیالیستەکان لە کوردستان. هەڵوێستی کۆمەڵە لەم بابەتەوە چییە؟ بەگشتی سیاسەتی کۆمەڵە بۆ هاوکاری هێزە جیاوازەکان لە کوردستانە لە چیەوە سەرچاوە ئەکرێت. بۆ قسە و باس سەبارەت بەم تەوەرە لە بەرنامەی ئەم جارەی کۆمەڵە هەڵسوڕاواندا داوامان لە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە کردووە کە بەشدار بن لەگەڵمان. هاوڕێ ئیبراهیم ڕای سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا. پێم خۆشە پرسیاری یەکەمم بەوە دەست پێ بکەم کە هەندێک خەڵک دەپرسن بۆچی کۆمەڵە لە پرۆسەی هاوپەیمانی هێزە سیاسیە چالاکەکانی کوردستانی ئێراندا بەشدار نەبووە، بەڵام لە پرۆسەیدا مەرزاندنی ناوەندی دیالۆگی نیشتمانی کە لەم ڕۆژانە قسەی لێ ئەکرێت وە کۆمەڵەش کمیتەی ناوەندی کۆمەڵەش ئیتلاعیەکی لەسەری داوە پشتگیری کرد. ئایا ئەمە جۆرێک لە ناکۆکی نییە بە بڕوایەوە؟ منیش ئەلیسامەیە لە خزمەت بینەرانی بەرنمەیەدا و سپاس بۆ ئێوەش بۆ داوەتەکەتان. لە وەڵامی پرسیارەکەتاندا دەوێت بڵم نەخێر هیچ جۆرە ناکوچێک لەم هەڵوێستەدا نییە. هۆکارەکەش ڕوونە دوو پرۆسەیە کە لە بنەڕەتدا سروشتێکی جیاوازیان هەیە. پرۆسەی یەکەمیان هاوپەیمانیەکی سیاسی و کردداری بوو کە لە پەیوەند لەگەڵ گۆڕانکاریە تایبەتەکانی کوردستانی ئێران مەترح بوو هاتە گۆڕێ و مدەتێکی دوورودرێژیش گفتوگۆ و دیالۆگی لەسەر کرا. لەوەها پرۆسەیەکدا کە زۆرشی قسە لەسەر کرا هێزەکان دەبێت لەسەر بابەت گەلێکی گرنگ و چارەنووساس وەکو دەسەڵاتی سیاسی، شوێنی هێزی چەکدار، پەیوەندی لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران و هەروەها هەڵوێست لە بەرامبەر هێزی هەریمایەتی و جیهانیەکان لەوانە پێویستە بۆ چوونی ڕوون و هاوبەشیان هەبێت. بەڵام لە پرۆسەی دووەم واتە لە پرۆسەی دروستکردنی ناوەندی دیالۆگی نیشتیمانی کە لەم ڕۆژانەدا هاتوۆتە گۆڕێ، ئەوە چوارچێوەیەکە بۆ گفتوگۆ، چوارچێوەیەکە بۆ ئاڵوگۆڕی بیرروڕا و پێکێنانی هەماهەنگی لە نێوان هێزە سیاسی و کۆمەڵایەتەکان لە بەشە جیاوازەکانی کوردستان، نەک هاوپەیمانێکی سیاسی ئجرایی بۆ وەرگرتن یا دابشکردنی دەسەڵات و بابەتی لەو چەشنە. بۆیە پشتگیری لەوەی دووهەمیان و بەشداری نەکردن لەوەی یەکەمیان بە تەواوی لەسەر بنەمای یەک هەڵسەنگاندنی ئوسولی واحدەوە بووەوە، هیچ ناتەواییەکیان نییە لەگەڵ یەک. بەڵێ هاوڕێ ئیبراهیم، کەواتە دەتوانین بڵێن جیاوازی سەرەکی نێوان ئەم دوو پرۆسەیە جیاوازی نێوان هاوپەیمانی و دیالۆگە؟ بەڵێ بە تەواوی جیاوازی سەرەکی هەر لێرەدایە ئێوە باستان کرد. ئێمە جیاوازی دادنین لە نێوان دیالۆگی سیاسی و هاوپەیمانی سیاسی کردداریدا. دیالۆگ دەتوانێت لە نێوان هێزانێک دروست بێت کە جیاوازی زۆر جدیشیان هەیە بێکەوە، چونکە ئەمان ئاڵوگۆڕکردنی بیرۆڕایە دەکرێت ئەو جیاوازیانێت زۆر زۆریش پانوبەرین بێ دەگەڵ هەر کەس تۆ دەتوانی دیالۆگ بکەی، ئاڵوگۆڕی بیرۆڕا بکەی، نەزەری بخوازی نەزەری خۆت بدەیت. و بە تایبەتیش ئەگەر ئەو دیالۆگە کۆمەک بکە بۆ کە ئاڵۆزەکان کەم بکرێنەوە، ئەگەر کۆمەک بکە بۆ یەکتر باشتر بناسین و کۆمەک بکە بە بوارەکانی هەماهەنگی بدۆزرێتەوە. پس کەوایە وەختێک باسی بەشداری ئێمە لە
ئەو ناوەندی دیالۆگی نیشتیمانیە ئەو هەماهەنگێ بینی هێزەکانی چاپەرسی کوردستان دەکەین ئەوە بە مەفروض دەگرین کە ئەو هێزانە زۆر استراتێژ و سیاست و هەڵوێستی جیاوازیان هەیە بەڵام نەفسی دیالۆگکردن و گفتگۆکردن و لەگەڵ یەکتر دانیشتن بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە قەزیەی کورد قەزیەکی دیاریکراوی ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەوە خۆی زەروریە و دەتوانێت یارمەتی دەربێت لە ئاسی خۆیدا بەڵام هاوپەیمانی بە ئەمەلی هاوپەیمانی کردداری بە تایبەت لە بارودۆخی قەیراناوی ئێستادا ئەوەی کە ئێمە نەچوینە ناوی پێویستی بە ئاستێکی بەرز لە شەفافەتی سیاسی و ڕێککەوتنی ڕاستەقینە لەسەر بابەتە فەوری و استراتیژیەکان هەیە ناکرێت بچیتە ناو یەکگرتنێکی کردداریدا بەڵام لە گرنگترین بابەتەکاندا هێشتا ناڕوونی ما بێ هێشتا ناکۆچی بنەڕەتی هەبێت سپاس با پرسیارێترم بەو شێوە بێ کە بە شێوەیەکی دیاریکرا کۆمەڵا لە پرۆسەی یەکەمدا لەگەڵ چ بابەت گەلێک کێشەی هەبوو ناکۆچی و ناڕۆنی لە چەند تەوەرەی لەواقعدا لە سەردەم بڵم لە چەند تەوەرەیەکی سەرەکیدا هەبوو یەکەم بابەتی استراتێژی و سیاست لە بارودۆخی ئێستادا لە ڕوانگەی ئێمەوە پێش هەر ڕێککەوتنێک لە سەرداهاتوو دەبێت ڕوون بێت کە ئەم دۆخەی ئێستا چۆن دەبینین و چه سیاستێک لە بەرامبەر گۆڕانکاریەکانی ئێستای ئێران و ئۆپۆزیسیۆنی سەراسەری و هێزە مەنتەقەی و جیهانیەکاندا دەگرینە بەر ینی ئەمە گرنگترین مەسئلەیە کە دەبێت لێکدانەوە و تحلیلمان کە لە واقعدا تاکتیک و سیاستمان لەوێ دەردەشێشرێ دەبێت ئەوە ڕوون بێت دووهەم بابەت پەیوەندی لەگەڵ هێزە دەرەکیەکان بوو بۆ ئەو گرنگ بۆ کۆمەڵا ڕوونا کە خۆڕێخستن لەگەڵ هەر پرۆژەیەکی کە دەستی ئەمریکا و ئیسرائیلی تێدابێت لە بەرامبەر ئێران و کوردستاندا لەواقعدا نابێ هیچ شوێنێکی لە استراتیژیەمەدا ئەبێری بۆی شوێنێکی لە استراتیژیەمەدا نییە بۆ نمونە مەسەلەن دەڵێم لەو کاتی دیالۆگدا باسی کۆمیتەی دیپلۆماسی دەکرا بۆ مهمە کۆمیتەی دیپلۆماسی چه سیاسەتێک بەسەریدا نازرا گەلێکی مهمیدی سێهەم شوێنی هێزە ڕاستکراکان لەناو هاوکێشەکانی ناو ئۆپۆزیسیۆنی ئێراندا ئێمە ئەو هێزانە بە هاوپەیمان ناناسین کە ئەو هێزە ڕاستکراکانە بۆ نمونە تەڵەبەکان و خەڵکی کەش لەو دەشە نەکار بە هاوپەیمان و ئازادی خواز ناناسین بەڵکو بەشێک لە هەڕەشە لەسەر ئازادی و یەکسانی و مافی کوردستاندیان دەبینین چوارەم بابەتیش کە زۆر گرنگە مەسەلەی چەک و دەسەڵاتی سیاسی لە گۆڕانکاریەکاندا لە ڕوانگەی ئێمە نابێت چەک لە دەستی حیزبەکاندا بمێنێتەوە بەڵکو دەبێت لە ماوەیەکی دیاریکراودا و شوێکی سنووردار بدرێتە دەست دامەزراوە هەڵبژێردەکانی خەڵک نهاییش جەمین وەلوانەیە بڵم گرنگترین بابەتی جێگای ناکۆچی یا بڵم جێگای ئەوەی کە هێشتا شەفافیەتی پێویستی تێدا نەبوو مەسئلەی حاکمیەتی خەڵکە ئەمە دژین بە هەر جۆرە دابەشکردنێکی دەسەڵات لەسەرەوە خەڵکەوە لەلایەن حیزبەکانەوە لە حاڵێکدا لەو دیالۆگانەی کە ئێمە بۆ هاوپەیمانی بوومان بەس لەوە دەکرێت و باس بۆ دەکراکە دەورەیەکی گوزارە و لە دەوری گوزاردا حاکمیت دابش بکرێت لە بینی حزبەکاندا و یابزان لە بینی خواندا سڵات دابش دەکەن ئەمە تەجربەمان هەیە لەوەی کە چۆن ئەو دەورانی گوزارە وردە دەبێتە درێژماوە و هەمیشەیی بۆ ئەوەی کە ئەو زمانەتە وەرگین ئێمە دەمانکوت واگوزارکردنی سڵات بە خەڵک بلافاصلە دەکرێت مشتی لە چاوی دەوایە هیچ خیرێکی ناوێ خەڵک گەڕەکەەکەی خۆی لە مەدرسەکەی خۆی کارخانەکەی خۆی لە شارەکەی خۆی هەر ئەو ڕۆژ هەفتەیەک سڵات خەریکە ئاڵوگۆڕ دەکرێت دەتوانێت ناوەندەکانی دەسەڵاتی خۆی دابەزرێنێ و شەرعیەت بدا بە دەسەڵاتی دینەوەری ئەوانە هەمووی لەسەری بوونەوە مان کردووە بەیانیەمان داوە ڕوونکردنەوەمان کردووە ڕوونەکە ئێمە لە هەموو کاتدا تومانە سەرەتای هەڵکاریکردن لەگەڵ حیزبەکان و لەگەڵ حتا ئەو ناوەندەش ڕسمی دەناسین بەڵام لە هەموو کاتدا ئێمە
بەو هەموو ناشفافیەتانەی کە تێدا هەیە لە نەزەر ئێمەوە ناتوانین بچینە ناویەوە. بەڵێ زۆر سپاس. مەبەستەوەیە کە لە ڕوانگەی کۆمەڵەوە کێشەکە تەنها نەبوونی ڕوونی و شەفافیت بوو یان جیاوازی سیاسی ڕاستەقینەیش لە عرادا هەبوو؟ لە ڕاستیدا هەردووکی هەبوو، هەم ناشەفافیت هەبوو، هەم ناکۆکی سیاسی ڕاستەقینە. بەڵێ هەندێک بابەت دەتوانرێ بە گفتوگۆ ڕوونتر بکرێتەوە، بەڵام هەندێک ناکۆچین لەسەر ئاستی سیاسی و چینایەتی جددی. کۆمەڵە هێزێکی سوشیالیستە لەم شوێنەوە سەیری پرسی کوردەکە، پرسی دەسەڵات و پەیوەندی لەگەڵ هێزە ناوچەی و جیهانیەکان و هەمووی ئەوانە لە ڕوانگەی استراتێژیکی سوسیالیستیەوە ئێمە بۆمان مەترحە. وەختێک هێزێک داوا دەکە هاوپەیمانی ببەستێ دەگەڵ ئێمە یا ئێمە دەمانوێت هاوپەیمانی دەگەڵ بنووسین، دەبێت ئەو جیاوازیە بە ڕسمی بناسرێت و ئەو جیاوازیە بە جۆرێک لە جۆرەکان بگونجێندرێت. ئەلبەتە تەبەن بۆ ئێمەش هەیە کە جیاوازەکانی ئەوان بە ڕسمی بناسین، ئەو وازەحە، بەڵام لە هەر حاڵدا ئێمە ئەگەر تێپەر بێ لە سەرەتاکانی ئەو جیاوازیە بۆ ئێمە هاوپەیمانیەکە لەگەڵیان سەر ناگرێت. بۆ ئێمە زوتنەوەی کرێکاران و زەحمەت کێشانی سەراسەری لە ئێران هاوپەیمانی سروشتی بزوتنەوەی خەڵکی کوردستانە. بۆ ئێمە ئەو تێڕوانینە جیاوازێکی بنەڕەتی هەیە لەگەڵ ئەو ڕێبازانەی کە لەواقعدا هیوا و ئومێد لەسەر هێزە ڕاستگراکان و لەوەش خراپتر لەسەر دەستێوەردانی ئەمپریالیستەکان دادەمەزرێن. پرسیارێکی ترم ئەمەیەکە، ئەگەر ئەو جیاوازیانە بەو شێوەیە هەبوون، ئەوە بۆچی لە ناوەندی دیالۆگی نیشتیمانی پشتگیری دەکەن؟ چونکە لە ڕوانگەی ئێمەوە ناوەندی دیالۆگی نیشتیمانی بە پێی تەبیعەتی ئامانجەکەی بۆ ئەوە نییە کە ئەو جیاوازیانە بسرێتەوە یا بیشارێتەوە. ئەگەر بە دروستی بڕاتە پێش، ئەرکی وەها ناوەندێک ئەوەیە بوارێک بۆ گفتوگۆی سیاسی هەڵوگۆڕی ئەزمون، کەمکردنەوەی تێنەگەیشتنەکان و هەماهەنگی لەسەر بابەتە هاوبەشەکان دابین بکات. خەڵکی کورد لە چواربەشی کوردستان سەرڕای جیاوازی بارودۆخەکان لەگەڵ واقعیت هایەک بەرەوە کە ئەو واقعیتانە پێمان دەڵێ خەڵکی کورد لە چوار پارچەی خەباتیان و ژیانیان کاریگەریان هەیە لەسەر یەکتر. گۆڕانکاریەکانی ناوچەکە بارودۆخی سادە ئەو کاریگەری و پەیوەندیانیان زیاتریش کردو. بۆیە بوونی بوارێک بۆ گفتوگۆ و هەماهەنگی لە خۆیدا هەنگاوێکی ئەریە نییە. ئێمە دەزانین کە خەڵکی کورد لەم پارچەی ئاوارە دەبێت دەبچێت ئەو پارچەی دیکەی، لەمێ ئاوارە دەبێت دەستێت ئەو لاوە. هێزە سیاسەکانی ئێرە لەم لا دەژین، ئەو لا لێرە دەژین، ژیاون وە جۆرێک لە چالاکی خوانی دامەداوە. ئەمە کڵاویەکی بابەتیە. بەڵام ئێمە بە هەرحاڵ لەگەڵ بەرچاوگرتنی ئەو ڕاستیانە لە دەرونی ئەم ڕەوتەژدا سیاسەتی سەر بەخۆی خۆمان دەبێت، نەک واسێنان لە هەڵوێستی ئوسولیەکانمان بەجێ خۆی، بەڵام سیاسەتی سەر بەخۆش لە ناو ئەوەندە دیالۆگەشدا کە ناوەندی دیالۆگی نیشتیمانی هەر ناوێکی لەسەر بێت. بەڵێ سپاس دەکەم. بەڕاستی من پرسیارەکانم تۆزێ زۆرە، بۆیە ئەوەی کاوا بە کۆنکرێتی و بە کورتی جواب مەدەیتەوە بەڕاستی بۆ من زۆر گرنگە کە بتوانم هەموو پرسیارەکانم پرسم. هاوڕێ ئیبراهیم، هەندێک ڕەنگە بڵێن ئەم هەڵوێستە جۆرێکە لە بەرخوردی ئایدۆلۆژی، بۆ ئەمە ئێوە وەڵامتان چییە؟ یان کۆمەڵە وەڵامی چییە بۆ ئەمە؟ بێگومان ئەوە ئایدۆلۆژی نییە، ئەوە بەرپرسیارەتی سیاسیە. ئەزمون نیشانی داوە کە هەر یەکێتێک لەسەر بنەمای نادیدەگرتنی ناکۆچی ڕاستەقینەکان دروست بکرێت، لە کاتە هەستیارەکاندا تووشی قەیران و داڕمان دەبێت. ئێمە دژ بە یەکگرتن نین، دژ بە یەکگرتنی ناڕوون و بێبنەماین. بە پێچەوانەوە لە ڕوانگەی ئێمەوە دیالۆگی ڕوون، پێشبڕکێی سیاسی تەندروست، بە ڕسمی ناسینی فەرچەشنی و ڕێزگرتن لە بڕیاری دموکراتیکی خەڵک زۆر تەندروستتر و بەردەوامترن لەو یەکگرتنێ بە خێرایی و بە شەفافەتی
پێویست دروست دەبن. بەڵێ بە کەواتە دەکرێت بڵێن کۆمەڵە لە هاوکاری سیاسی پشتگیری دەکات بەڵام نەد بە هەر قیمەتێک. بەڵێ بە تەواوی وایە کۆمەڵە هەمیشە لە پەیوەندی سیاسی شارستانی لە گفتوگۆ هەماهەنگی و هاوکاری لە پێناوی بەرژەوەندی خەڵکدا پشتگیری کردو. بەڵام ئەم هاوکاریە دەبێت لەسەر بنەمای ڕوونی سیاسی سربەخۆیی هێزەکان ڕێزگرتن لە ئیرادەی خەڵک و دوورکەوتنەوە لە سازشی ناڕوون و ناچەخامگیر بێت. ئێمە پشتگیری لە دیالۆگ دەکەین پشتگیری لە دیالۆگی دەکەین کە یارمەتی بە بەهێزبوونی خەباتی ڕاستەقینەی خەڵک بدات بە تایبەت خەباتی کرێکاران و زەحمەت کێشان و گەنجان نەک لەو یەکگرتنەی کە لە کۆتاییدا لەسەرەوەی خەڵک بڕیار دەدەن و بە شێوەیەکیش ناسەخامگیرن کە بە هەر باوبارانێک دەکەونە لەرزین و هەڵۆشانەوەی هەڵۆشانەوەیان لەواقعدا زەرەری زۆرتر دەگەێنێ بەو ئامانجی یەکگرتووی خوازانەی جەماوەری خەڵک. بەڵێ زۆر سپاس. بینەرانی خۆشەویست ئەوەی کە ئەیبینن و توێژێکە لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە سەبارەت بە سیاسەتی هاوکاری لەگەڵ هێزە سیاسیەکان لە کوردستان و درێژە بە بابەتەکەمان نەدەین بە پرسیارێکی تر لە هاوڕێ ئیبراهیم ئەوی شەوەیە کە هاوڕێ ئیبراهیم ناوەندی دیالۆگی نەتەوەیی چ فەرقێکی هەیە لەگەڵ کنگرەی نەتەوەیی کورد؟ چۆن ئەو پرسیارە دەکرێت دێ باشە ئایا ناوەندی دیالۆگی نەتەوەیی هەر کنگرەی نەتەوەیی کورد نییە؟ باسی کۆنگەرەی نەتەوەی کورد چەند ساڵەوە پێش شاید نزیک لە 10 ساڵەوە پێش هاتە گۆڕێ و ئێمە تێدا بەشدار بووین لە پرۆسەکەی و تقریبا کەم و حزبی سیاسی چالاک بوو لە کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان کە تێدا بەشدار نەبێت. لە سەرەتاوە بیرۆکەی پێکهێنانێکی باش و ڕوو بە پێش بوو. کۆمیسیۆنای کە دیاری کرا بۆ ئەوەی کە ئامادەکاری بکەن بۆ بەڕێوەچوونی کۆنگەرەکە و قرار بوو وەکو مەسەلەن پارلمانێکی کوردی وەکو یا بڵێن اتحادیەکی کوردی وەکو چۆن مەسەن اتحادیە عەرەب هەیە فەرزکە ئەویش یەکگرتو اتحادیەک بێ لە چوارچەوەی پارلمانێکدا لە چوارچەوەی کۆنگەرەمانەندێکدا کە بەردەوام کۆبوونەوە بکات لەسەر بگرێ بیرۆڕا بگۆڕێتەوە و پێشنیهاد و ڕاوێژ بدات. ئەو بەڵگەنامانەی کە بۆی ئامادەکرا زۆربیان بەڕاستی جێی پەسەند بوون پێشڕەوت بوون پێشکەوتوو بوون و دەیتوانی بە نەتیجە بگە. بەڵام بۆ بە نەتیجە نەگەی دوو هۆکاری هەبوو بەڕاستی یەکیان پاوانخوازی بەداخەوە پاوانخوازی بەعضێ لە هێزە سیاسیەکانی ناوخۆی پارچەکانی کوردستان و دووهەمیان دەستێوەردانی دەرەکی ئێرە کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتیش و زۆرتر دەوڵەتی تورکیە. ئەمانە هەمویان دەستیاندا دەست یەک و پرۆسەکان لە ناوقەدا قرتان نیان هێش بە نەتیجە بکە. بەڵام ئەوەی ئێستا دەستی پێکردووە ئەوە سەرەتایەکی زۆر بچووکە لەو ئامانجێک ئەو کۆنگرەی هەیبووی. ئەمە ئایا بچی منجەر دەبێ من نازانم. ینی بەڵام ئەوەندەی دەزانم کە دەستپێکردنەکەی شتێکی ئەرێنیە و دەتوانێت سەرکەوتوو بێ. ئێمە هەوڵ دەدەین کە سەرکەوتوو بێت. منتها دەبێت لەگەڵ پرۆسەکە بچینە پێشێ بزانین لەگەڵ چ گیرروگرفتێک بەڕوو دەبێت. ئەوەی ئێمە بەلامانەوە گرینگەکە هەر هەوڵێک کە لەو نەوع دەدرێت ئەگەر سەرکەوت بۆ زۆر باشە، ئەگەر سەر نەکەوت ببێت بە ئەزمونێک بۆ خەڵک سەدحی وشیاری و ئاستی وشیاری و تێگەیشتنی خەڵک لەو پرۆسانە هەنگاوی بەرز بۆ ئەوەی کە لە مودای دیکەدا و لە فرسەتی دیکەدا پتەوتر و جێکەوتوتر ئەو پێویستی دابین بکرێت. بەڵێ سپاس. کەوا بووە گەربتانەوێ بە چەند ڕستە جیاوازی ئەم دوو پرۆسەیە یعنی هاوپەیمانی حیزبەکانی کوردستانی ئێران و ئەو ناوەندە نەتەوەییە کورت بکەنەوە چی دەڵێن؟ بە کورتی پرۆسەی یەکەم پرۆژەیەکی هاوپەیمانی سیاسی کردداری بوو بۆ کاریگەریدانانی ڕاستەوخۆ لە کێشەی دەسەڵات لە کوردستان ئێران. بۆیە پێویستی بە شەفافیەت و ڕێکەوتنێکی ڕوون هەبوو کە ئەم دەرەجە لە شەفافیەتە پەیدا نەبوو.
بەڵام پرۆسەی دووهەم بوارێکە بۆ گفتوگۆ و هەماهەنگی لە نێوان هێزە کوردیەکان لە چوار بەشی کوردستان ئەوە بە کورتی جیاوازەکانی. زۆر سپاس. ئەو ڕێبراهیم ئێستا ڕۆمە سەر بەشێکی تر یان تەوەرێکی تر کە پەیوەندی بە هاوکاری هێزە چەپ و سۆسیالیستەکان لە کوردستاندا هەیە. لە بارودۆخی ئێستادا بۆچی باس لە هاوپەیمانی هێزە چەپ و سۆسیالیستەکان لە کوردستان ئەم هەموو گرنگیە پێیا کردووە؟ پێش هەموو شتێک بەهۆی ئەوە کە کۆمەلگای ئێران لە یەکێک لە قەیراناویترین قۆناغەکانی مێژووی هاوچەرخی خۆیدایە، لەلایەکەوە شەڕێکی وێرانکە لە ئارادایە و مەودای ئەو جەنگەش تەنها بە ئامانجەکانی سەربازی و ئەوە نماوەتەوە بەڵکو ژێرخانە ئابوووریەکان و خزمەتگوزاریەکان لە ئەنجامدا ژیانی ڕۆژانەی خەڵک ئەمنیەتیان ئاسایشیان وەزعەتی ڕۆحی ڕەوانیان داو دەرمانیان کولی بوارەکانی ژیانیان کەوتۆتە بەر ئامانج. لەوەها بارودۆخێکدا هێزێکی چاپ سۆسیالیست کە خۆی مەسئول دەزانێ بەرامبەر بە هەر ئازارێکە لەو کۆمەلگادا هەیە، بەرامبەر بە هەر کێشەیەکی بە تایبەت ئاوە قەیراناوی حادکردێتە گۆڕێ دەبێت بتوانێت دەوری خۆی ببینێ، بەڵام ئەگەبی هەوێت دەور ببینێ ناتوانێت بە پەرتەوازەی بمێنێتەوە. بۆیە ئەگەر ئەمە هەمیشە پێویست بوو، ئێستا زۆرتر پێویستە ئەو هاوپەیمانی هێزە چەپ و سۆسیالیستەکان بە تایبەت لە کوردستان کە ئێمە باسی کوردستان دەکەین زۆر زووتر چارەسەر بکرێ. بۆچی؟ بۆ ئەوەی کە هەم مەترسیەکانی کە لە ڕێدان کە کەم نین بڕەوێنەوە و هەم دەرفەتایەکیش کە ممکنە بخڵقێ، ینی ئەوە نییە هەمووی هەر مەترسی بێ، ممکنە دەرفەتیش بخڵقێ. مەسەڵەن بۆ نمونە هەرە سێنانی کۆماری ئیسلامی لە مەرکەز دەرفەت دەخڵقێنە لە کوردستان کە دەرفەتی خڵقان دەبێت هێزی چەپ و سۆسیالیست ئەو ئستعدادە لە خۆیدا نیشان بدا و توانایە لە خۆیدا نیشان بدا کە ئەو دەرفەتە بخۆزێتەوە لە پێناوی بەرەو پێشبردننی ئاوات و ئارزۆکانی جەماوەری خەڵکو و خەڵکی فەقیر و هەژار و زەحمەت چێش. هاوڕێ ئیبراهیم، بۆچی لەم نێوەندەدا کوردستان شوێن و پێگەیەکی تایبەتی هەیە؟ ئەوە زۆر زیاد باس کراوە، چونکە کوردستان تەنها جۆغرافیایەک نییە. کوردستان کۆمەلگایەکی سیاسی زیندووە، کۆمەلگایەکە کە هەست و بیری مێژووی تێدایە، ئەزمموی خەباتی هەیە، حزبە سیاسەکانی بە شێوەیەکی چالاک لە ناویدا ئامادەن کار دەکەن. حزبەکان لە کوردستان تەنها ڕێکخراوی سیاسی نین، بەڵکو بەشێکن لە پێکهاتەی کۆمەڵایەتی ئەو ناوچەیە ئەو وڵاتە لە ساعات هەستیارەکاندا کاریگەریان لەسەر ئاستی کۆمەلگادا هەیە. بۆیە هەر گۆڕانکاریی سیاسی لە کوردستان دەتوانێت ڕەنگیانەوەیکی کۆمەڵایەتی فراوانی هەبێت و بۆیە ئێمە دەبێت ئەو زەرفێتی کوردستان کە بە قیمەتی ئارەق و ڕەنج و شەونخونی و خوێن و زەحمەتی ئەو خەڵکە بەدەست هاتووە، دەبێت ئەو زەرفێتانە بەکاربێنین بۆ ئەوەی کە کاری سەرکەوتن و کاری بەرەو پێشبردننی ئەو کۆمەلگایە کەم هەزینەتر وە خێراترکەینەوە. بەڵێ ئەو ئیبراهیم، ئەم پرسیارەم بە ئەوە بپرسم کە شوێن و پێگەی چەپ و سوسیالیزم بە گشتی لە کوردستانە چۆنە لە سەنگێنن؟ بە بڕای من چەپ و سوسیالیزم لە کوردستان ڕەوتێکی حاشیەیی یا تەنها فکری و ڕۆشنبیری نییە. ئەم ڕەوتە بۆتە ڕاستێکی کۆمەڵایەتی، ڕەگ و ڕیشەی هەیە، زەمینەی مێژوویی هەیە و لە هەست و بیری سیاسی کۆمەلگادا ئامادەیی هەیە. لە پێکەنانی ئاسۆی دادپەروەرانی خەڵکدا ڕۆڵی گرنگی بینیوە. مثلەن لەگەڵ هاوڕێک لەم ڕۆژاندا قسەم دەکرد، بە منی کودوتی تۆ دەزانی لە کوردستان لە هیچ ئاواییەکی کوردستان لە هیچ دەیەکی کوردستان هیچ کەس لە برسان نامرێ، هیچ کەس نییە نانی شەوی نەبێ، حتا ئەگە فەقیریش بێت. بۆچی؟ چونکە خەڵک بۆ خۆیان دەچن بەهانایانەوە و ئەوە حتا لە گەڕەکەکانیش هەیە. ئەنی ئەو هاوپشتیە کە ڕەگ و ڕیشەی لە هەستی دادپەروەرانەی کۆمەڵایەتیدایە ناو جامعەدا وای ڕیشە داکوتاوە لە کۆمەلگای کوردستاندا کەس نیگەرانی ئەوە نییە سبحینە لە برسان بمرێنی.
جیاوازی هەیە، چینایەتی هەیە، جیاوازی سەحتی ژیان هەیە، وەلی دەبێت بەڵام هەستی ئەو پشتی هەستی بەدەخەمی یەکترەوە بوون بەدەنگ یەکترەوە چوون ئەمە نەک تەنیا لە خۆناغە سیاسەکاندا بەڵکە لە کاتە لە کاتی کارە ساتەکانیشدا ڕوویدا بوو لەرزە دێ سێڵاو دێ بەڵایشی دیکە دێ بەسەر خەڵکدا هەموو دیومانەوە هەمبەستەیەکەن لە زمینی هەمبەستەگیەکەدا کە نەکار بۆ ئینسان بۆ تەبیعەتیش هەرهیانەوە هەمبەستەگی ژینگە پارێزی بۆتە سنەتێکی جێکەوتوو لە کۆمەلگان ئەمانە هەموو سنەتی چەپەیە سنەتی حرەکەتی چەپە و ئەو پێ بەوەکە ئایا کام حزب سیاسی تێدا چەپە یا دەرەجەی خلوسی فکری و سیاسی بەرنامەی چەندنێ میرێ لە واقعێتە دەتوانێت خەڵی وەربگرێت لە واقعەتی یەکەمیان کە باسم کرد بەڵام ناتوانێت نیشان بدا کە ئەو ڕەوتە وڵاتیە دینە لە خۆ بەڵێ لەگەڵ ئەو هەموو لێکدابڕانانە و پەرتەوازیە ئایا هێشتا دەتوانرێت باس لە هێزێکی کۆمەڵایەتی چەپ لە کوردستانە بکرێت وەکو هێز؟ بەڵێ بڕای من دەتوانێت بە دڵنیاییەوە ئەو لێکدابڕانانە زەربەی داوە بەڵام ئەو ڕاستیە ئەساسیەی باسم کرد ئەوەی لە ناو نەبردو ئەم ڕاستی ئەوان پێ دەڵێ کە ڕێکخراوێک هەر ناوێک و بە هەر زەمینەیەک دەتوانێت ئومێدەوار بێت کە گەشە دەکات لەو کۆمەلگایدا ئەمە نمایکی بابەتیانەیە و ناگۆدرێت ئەوە گرنگ ئەوەی کە گرنگە ئەوەیەکە ئاراستەی چەپ و سوسیالی لە کوردستان سەربەخۆ لە شێوەی ڕێکخراوەی ئێستای ئەو بزانین کە ئایا چەند دەتوانیت ڕێکخراوە بیان نا هێشتا هێزێکی ڕاستەقینەی کۆمەڵایەتیە و لەناو کۆمەلگادە زمینەی هەیە و پێم وایە کە ئەم پرتەوازەی هێزە سیاسەکان هێزە چەپە سیاسەکان کاری تۆزێک بۆ مشکلتر کردوتەوە بەڵام لە هەمان کاتدا نەیتوانیوە ئەو پێگە کۆمەڵایەتی کە تەی زەمان و بە مبارزە بەدەساتوە ئەوە لاواز بکات یا لە ناوی برێ خەتعە بەڵام دەتوانم ئەوش بڵم بەڕاستی کۆمەڵە لە پاراستنی ئەو سنەتانە لە پاراستنی ئەو پێگە کۆمەڵایەتیە لە بەهێزکردنیدا ئەگەر منسف بین دەوری سەرەکی هەبوو و دەتوانێت لە داهاتوشدا ئەو دەورەی خۆی ببینێەوە جوابی ئەو پێویستیانەی کە ئەو کۆمەلگایە لە بەردەمیدا دەنێ بداتەوە. بەڵێ ئەو ڕێبراهیم بە پرسیاری هەر لە درێژەوە پرسیارە بڵێم ئەم هێزە کۆمەڵایەتیە ئەمڕۆ لە چیە شێوەیە کابوونی هەیە؟ لەواقعدا تان بڵم لە شێوەیەکی ڕێکخراوەیی دابوونی هەیە چونکە لە شێوەی کۆمەڵایەتیدا ئەوە ئەمە دەزانین تا باسم کرد کە واقعەتەکەین کار ناکرێت بەڵام لە ماوەی ئەو دەیان ساڵەی ڕابردوودا من باسی کۆمەڵە دەکەم هەر لە مەکتەبی کۆمەڵەدا دەیان هەزار کەس پەروەردە بوون چ لە ناوەوەی وڵات لە ناو ڕێکخراوەکانماندا لە ڕێکخراوی ناوشارەکان و دیهاتەکاندا و چ لە دەرەوەی وڵات و چ لە ئۆردوگاکانی کۆمەڵە لە مەخەرەکانی کۆمەڵە لە هەرێمی کوردستان مەکتەبێک کراوەتەوە مەکتەبی فێرکردن و بارهێنانی سوسیالیزم و عەداڵەتخوازی و ئینسانیەت ئەم هەزارانە لەو مەکتەبەدا پەروەردە بوون و بەشێکی زۆریان چوونەوە ناوەوە شەرافەتمەندانە دەژین بەشێکی بەرچاویان لە چوونە دەروەوەی وڵات لە ناو ئەوانەدا من ئەرزیابیم ئەوەیە ئەکسەریەتێکی قاتعیان هەر هۆگری ئەو بیرروبووری ئەو سنەتە خۆیان بە شاگردی ئەو مەکتەب دەزانن بۆیە پێم وایە کە ئەوە پێمان دەڵێ کە زەمینەیەکی حتا ڕێکخراوەی لە باریشمان هەیە بۆ ئەو هێزانە ئێستا لە هەموو جێگایەک وجودیان هەست پێکرێت هیچ کامیشە خۆیان بە ئەندامی یا خۆیان بە ئەندامی ئەم یا و ڕێکخراو نەزان وجودیان هەست پێ دەکرێت لە هەمان کادا تەجربە و ئەزمموی زیاتریش شیان وەدا لەناو زەمینە عەداڵەت پەروەر و سوسیالیستی تێدا
ئەوە بە بڕای من سەرمایەیەکی ڕێکخراوەیی گەورەیە بۆ هەر هاوپەیمانیەکی جددی کە هەوڵی بۆ بدەین و دەبێ ئێمە چاومان لەو هێزە بێت یعنی هەوڵ بدەین ڕێگایەک ببینەوە کە ئەو هێزە کۆکرینەوە لەو مقیاسەدا کە پاسم کرد هەزاریە بێزگەلەوە کە زمینەی کۆمەڵایەتی ئامادەیە بەڵام وەکو کەسایەتی وەکو ئەفرادیش ئەفرادیش ئەوانە دەتوانن چەترێکی زۆر گەورەی چەپ و سۆسیالیستی کوردستان پێک بێنن کە هاوسەنگی و جامعەیە بکەن. بەڵێ ئایا دەتوانرێت بگوترێ زمینەی کۆمەڵایەتی بۆ هاوپەیمانیەکی فراوانی چەپ ئێستا ڕەخساوە؟ بە بڕایمە زمینەی کۆمەڵایەتی زۆر لە مێژە هەبووە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا زمینەی سیاسیەکەشی وەکو زەرورەتێک هاتوۆتە گۆڕێت ئەمەیە ینی گرنگی تایبەتی دەدات کە ئەم هێزانە دەتوانن ئێستا ئەو هێزانەی خۆیان بە چەپ و سوسیالی دەزانن چ بە سوورەتی ئەفرادی منفەردن چ بە سوورەتی ڕێکخراوان ئێستا دەبێ بزانن هەم کارێکی ئەگەر هەوڵێک کیوا بدەن بۆ کارێکی ئێرادەگرایانە نییە لە هەمان کاتدا لایەن کۆمەلگاشەوە جواب دەدرێتەوە لەوەش مهمتر زەرورەتێکی سیاسی فەوریشە. ئەوە با بپرسم لە ڕووی بەرنامەیەوە ئایا هاوبەشیەکیان هاوبەشیەکان بەو ئاستەن کە بتوانێت لەسەری پەیمانی دروست بکرێت؟ بەڵێ چاو خشاندن بەسەر بەرنامەی هەموویاندا هاوبەشیەکان زۆر زۆر زیاترن لە جیاوازیەکان. بەشێکی گەورەی هێزە چەپ و سوسیالیستەکانی کوردستان لەسەر ئامانجگەلێکی وەکو ئازادی، یەکسانی، ڕفاهی کۆمەڵایەتی، یەکسانی نێوان ژن و پیا و کۆتاییهێنان بە سیستەمی نەتەوایەتی، ئازادی ڕێخستن و دادپەروەری کۆمەڵایەتی و جۆرێک لە دموکراسی خەڵکی یا شوورایی هەموو ئەوان لەسەر ئەوانە جەخت دەکەنەوە. تەنانەت لەناو ئەوانەدا ڕێکخراوگەلێکیش هەیە کە ئەسڵەن هەست بە هیچ نوع جیاوازێکیش ناکرێت، هەست بە هیچ نوع جیاوازیگەرێکی جدیش لێواندا ناکرێت. لەبەرەوە بە بڕای من بەڵە زەمینە هەیە هاوبەشەکان زۆر زۆرن ئەگەر مەسەلەن جیاوازێکیش هەبێ جیاوازیە لە چوارچێوەیەکی ڕێگە پێدراودا. بەڵێ زۆر سپاس. کەواتە ئەگەر ئامانجە هاوبەشەکان هەن کێشەی سەرەکی لەکوێیە؟ من پێ وایە کێشەی سەرەکی نەبوونی ئامانجی هاوبەش نییە بەڵکو نەبوونی پرۆژەیەکی ئەمەلی هاوبەشە وەتە هێشتا ئەو چوارچەوەیە دروست نەبووە کە ئەم ئەو هاوبەشەیە کە هەیە لە ئاستی یادەوەری و ئارزوو و زەمینە و ئەوانەوە بیباتە ئاستی هاوکاری ڕاستەقینە و ڕێکخراو. ئەگەر ئەو کەم و کوڕێ پڕ نەکرێتەوە خێراش پڕ نەکرێتەوە من پێم وایە سەرمایەی کۆمەڵایەتی چەپ پەرتەوازە دەمێنێتەوە و لە ساتاسیارەکاندا ناتوانێت ئەو کاریگەریەی کە پێویستە هەیبێت. کەوایە من دەڵێم دەبێت باس لەسەر ئستراتێژی بکەین، باز لەسەر سیاست و تاکتیک بکەین، بەرنامە بە مەفروز بگرین، ئارمان و ئامانجی نهایی بە مەفروز بگرین، چونکە بەڕاستیش کەمیان نهێناوە لەو بابەتەوە. بەڵام ئەوەی کە هەنووکە هەر سبەی ڕۆژ چ دەکەین وەڵاممان بە گرنگترین کێشەکانی و کۆمەلگایە چییە؟ مەسەلەن ئێمە دەڵێن ئەو شەڕە بە خێرایی کۆتایی پێبێت، ئەو شەڕە شەڕێکی کۆنەپەرستانەیە لە هەردوو لە ئەو شەڕە هیچ پەیوەندیەکی بە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە نییە و ئازادی و ژیانی باشتر لە نسی و شەڕەدا ناتەکایەوە. ئەو زۆر مهمە ئەگەر لەسەر ئەوە هاوڕێی بین، بەڵام ئەگەر لەسەر ئەوە هاوڕێی نەبین یەکێک ببێ بە بەشێک لە پرۆژەیەکی دیکە و بنەخشی نەخشەیەکی دیکە و بۆچوونێکی دیکە خۆ تاکتیک و سیاسەتی یەکگرت و ڕەچاو ناکرێت. بەڵێ هەوڕێ ئیبراهیم باسی جەنگت کرد، بارودۆخی جەنگی چ کاریگەریەکی لەسەر ئەم پێویستیە داناوە؟ بڕوای من بارودۆخی جەنگی ئەو پێویستەی کە باسمان کرد دوو هێندەی کردو. جەنگ تەنها لە نێوان دەوڵەتەکاندا نامێنێتەوە، جەنگ بەسەر ژیانی خەڵکدا دەڕوخێت. کاتێک ئاو کارەبا
دەوا و دەرمان هاتوچۆ هەموو ژێرخانەکانی ئابووری ژیان تێک دەچێت ئەو زۆرترین فشار دەکەوێت سەر چینی هەژار و خوارەوەی کۆمەلگایە لەوە هەبارودۆخێک بوونی قوتپێکی چەپ و خەڵکی لە کوردستان کە ئەو هەموو کار و زەرفێتانەشەیە تەنیا هەڵبژاردەیەکی سیاسی نییە ئەنی ئەوە نییە مەسەلەنەوە دەرکی زەرورەتێکی سیاسی ماکرێ بەڵکو پێویستیەکی فەوری کۆمەڵایەتیە بە بڕوای من جواب نەدانەوە بەو پێویستیە فەوریە خۆلادانە لە بەڕێوەبردننی سەرەکی ترین ئەرکێک کە کەسێک یا لایەنێکی چەپ و سوسیالیست بۆ خۆی دادنی بڵێ هاوڕێ ئیبراهیم ئەگەر هێزە چەپ و سوسیالیستەکان پەرتەوازە بمێننەوە مەترسیەکان چییە؟ یا چ مەترسیەک چاوەڕوانیە کات؟ من باسی زمینەی کۆمەڵایەتی بە هێزی چەپ کرد لە کوردستان بەڵام ئەوە مانایەوە نییە کە هەمیشە بە خازانجی ئەمە دەتوانێت ئەمەل بکە و یا مەسەلەن ناتوانێت بۆ ماوەیەک کۆمەلگا بەلایەکی دیکەدا بەرێ بە بڕای من لەوە حاڵێکێکدا کەەوە باسان کرد مەدان بۆ ڕوتەکانی دیکە زیاتر دەکرێتەوە بۆ سیاستایە کە کۆمەلگا تەنیا لە پەنجەرەی ململانی سەربازی یان دەسەڵاتی حیزبی دەبینن ماجراجووی گەلێک کە دەتوانێت هەزینە و تێچووی قرس بخاتە سەرشانی کۆمەلگا پەرتەوازەی چەپ لە کرداردا دەبێتە هۆی لاوازبوونی دەنگی کرێکار و زەحمەت کێشە وڵات پرسیاری ترم ئەوەیە کە هاوپەیمانی هێزە چەپەکان لە بارودۆخی ئێستادا چ ڕۆڵێک دەتوانێت بگێڕێت؟ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەتوانێت بە بڕای من دەنگێکی سەربەخۆ دروستکە و ئەو دەنگی سەربەخۆیە لە ناوەوەی وڵات دەتوانێت هاوسەنگی هێز بگۆڕێ ئەو دەنگە هەم دژی جەنگ و وێرانکاری بێت هەم دژ بە کۆماری ئیسلامی بێت و لە هەمان کاتدا بەرژەوەندی خەڵکی کریکار و زەحمەتکێش بخاتی سەرەوەی هەموو شتێکەوە ئەمە شتەکە ئێستا زیاتر لە هەر کاتێکی دیکە پێویستمانە وایە ینی کاریگەریەکەی ئەوەیە کە بە خێرایی دەتوانێت هاوسەنگێکی باشتر لەوەی کەسا زۆر باشتر لەوە ئێستا هەیە بە خازانجی خەڵکی کریکار و زەحمەتکێش خازانجی ڕوتی سوسیالیستی پێک بێنێت بەڵێ هاوڕێ ئیبراهیم بۆ پێکێنانی وەها هاوپەیمانیەک لە دەستپێکە لە چیەوە دەبێت دەستپێک یا دەستپێک دەبێت لە چیەوە بێت؟ من پێ وایە دەستپێک دەبێت واقعبینانە بێت جیاوازەکان هەن و ناتوانێت نکۆڵیان لێ بکرێت بە ڕسمیناسینی ئەو جیاوازیانش لەگەڵ ئەوەدا هەمویان بڕەوتێک بە تەیفێک گردراون بەڵام لەو ساڵانەی دواییدا و لەو ساڵان 20 ساڵی ئەخیردا ئەو جیاوازیانە و ئەو ئینشعابانەی کە تێدا ڕوویداوە تۆ هەندێک برینی دروست کردووە کە دەبێت ئەو برینانە ساڕێژ بکرێت نابێ ڕێگا بدرێ بەوەی کە ململانی مەسەلەن کۆم و ئەو مێژووی و ئەتر ڕەوا یا ناڕەوا کە لە بینیان بووە وانە ئەمە ببێتە ڕێگر لە جوابدانەوە بۆ پێویستەی کە ئێستا هەیە نابێت جیاوازێتی ئۆریەکان ببنە بەربەست لە بەردەم بڕۆ پێشچوونی ئەو ڕەوتە ئەو یەکگرتوویە ئەوەی کە دەبێ بخرێتە ناوەندی سیاست و استراتیژی لەو باخەدا پێش هەموو شتێک پێم وایە ئەوەیە کە نابنیشن بەیەکەوە گفتوگۆ بکەن بزانن دۆخەکە چۆن دەبینن بزانن ئایا هەروەکو ئێمە دەڵێن ئاوا هەستیارە ئەگەر فرسەتەکان لە دەست بدەین خەرەبوو ناکرێتەوە ئایا ئەوانش هەموو هەروای دەبینن پێشبینەکانمان چین بۆ بارودۆخە لەو بارودۆخەدا یەکەم هەنگاوەکانمان دەبێت چۆن بێت ئەگەر ئەم باسە شێوەیەکی جددی و بەرپرسانە بڕاتە پێش ئەگەری گەیشتن بە تێگەیشتنی هاوبەش زۆر زیاتر دەبێت و من زۆر ئومێدەوارم بە ئاکامەکانی بەڵێ زۆر سپاس پرسیاری ترم ئەوەیە هاوڕێ ئیبراهیم دیارە وەکو پرسیاری کۆتاییش لێتە پرسم کۆمەڵێک هاوڕێ ئێمە لەم ساڵانەدا لە ئێمە جیا بوونەوە کە هەر بەو ناوە کە ئێمە فعالیەتەکەین بەناو حزبی کۆمۆنیستی ئێران و هەروە بەناو کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێرانەوە ئەوانیش فعالیەتەکەن جێگاو شوێنی ئەوان لە نێو هێزی چەپ و سوسیالیستە چۆن ئەبینی و لەو
هاو ئاهەنگی و هاوکاریە کە یا لەو نزیکایەتی چەپاکە قەرارە ڕووبدات پێت وایە ئەوان نتوانن چ دەورە نەخشێ ببین. زۆر سپاس بە پرسیارێکی زۆر بەجێ و زۆر گرینگە بە بڕای من. دیارە ئەم هاوڕێیانە تا ئێستاش نزیکترین کەسن لە ئێمە، یعنی ئێمە کە باسی خاڵە هاوبەشەکانی بەرەی چەپ و سۆسیالیست لە کوردستان دەکەین، نزیکترینیان ئەو هاوڕیانەی ئەمن بە جۆرێک تەنانەت جاری وا هەیە کە تەشخیصی ئەوەی کە فڵانە بەیانیە یا فڵانە وتار ئیکامیانە بۆ کەسێکی کە زۆر تەخەسوسی نەبێ یا زۆر کڵاوی ئەو نوع بەحسانە بێ زۆر مشکل دەبێت. ئەوە ڕای من دەرەجێ حتمەن هەیە ئەو تەفاوەتانە هەمووی ڕێگە پێدرا و تەفاوەتانە لە ناو حزبێکی سیاسیدا زۆر تەبیعی بێت. ئێستا دەمێنێتەوە خۆ بەرامبەر بە واقعیت چ بکەین. ئەوەی پرسیارەکەی ئەوەیە کەوانە ئەوڵ جارە پێش هەموو شتێک حتمەن دەتوانن بەشێک لەو بن کە ئێمە ئێستا بانگاوازی بۆ دەکەین، ئەوە خەڵکی کرد بانگاوازی بۆ دەکات هەمومان ڕێزە چەپەکان پێوەی ماندووی ئەوە بێتەوە کەوان دەتوانن بەڵام بن پێم وایە شتێکی بەسێکی نامۆنی شتێکی نامۆنیان ممکنە بەڵام دەستەکانی بەچی لا دەچێت بۆ بە دانیشت لا دەچێت بۆ لا دەچێت دانیشن گفتوگۆ بکەن پرۆسەی نابڕێژن پرۆسەی ئیمکان سیاسەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەستی بەرپرسیاتی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەوانەوە پێویست بێ ئەوجار دەمێنێت چه گیر و گرفتێک لە ڕێدایە ئەوەی کە لە کاتی جیابوونەکاندا چی ڕووی داوە چێ دڵی لە چێشاوە چ ناکوچێک ڕووی داوە چ دوو ڕیوایەت هەیە ڕیوایەتی ئەم ڕیوایەتی دوو ئەم دوو ڕیوایەت لەم دانی ئەزمموی دو ڕۆژ ئەوش کۆمسیۆنێک دانیشی لێ دوڕۆژ بۆی کە دوپات نەبێتەوە بۆی دەرس لێوەربگیرێ بۆی مێژۆ چی تێدا ڕوویدا لەبەرەوە دەڵم ڕاتەکان دانێن بۆ مێژوو کارە ئەساسیەکان بین دەست ئەو پێیەوە داوای بەشێک هەوڵان بۆ ئەوەی هەوێنی دروست بێت هێزیی کوردستان ئەمە لەداچوونی ئەو ڕۆژێش پێشکانی ئەودا و لە وەڵامەکانی مندا دەگۆڕێ. بەڵێ زۆر سپاسە نەگەم هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵا کە لە بەرنامەی ئەم جارەی کۆمەڵە هەڵسوڕاواندا لەگەڵمان بەشدار بوون. سپاس بۆ ئەوەیە کە جوابی هەموو پرسیارەکانی منتانداوە. من لێرە پرسیارێک منەماوە ئەگەر لە کۆتاییە بۆ خۆتان ملاحزەیەکتان هەیە یان شتێک هەیە کە پێتان وایە گرینگە باسیکەن من لە خزمەتتا بم. زۆر سپاس و ماندوو نەبن. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان بەم شێوەیە هاتینە کۆتایی یەکێکی تر لە بەرنامەکانمان کە قسە و باسێک بوو لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە سەبارەت بە سیاسەتی کۆمەڵە بۆ هاوکاری لەگەڵ هێزە سیاسیەکان لە کوردستاندا. بەسپاس لەوەی کە تا ئێستا هاوڕێتی ئەو بەرنامەیەتان کرد. ئێستا سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ڕاکێشم. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.